یەکەم جار کەی و چۆن ئاشنا بووی بە کورد و کێشەی کوردان؟ C'est il y a très longtemps, vous n'étiez pas né. C'était avec Moustapha. زۆر لە مێژە هێشتا تۆ لە دایک نەبووی. سەردەمی مستەفا بارزانی بوو لە ساڵی 1974 لە حاجی عومەران. کەمێک پێش کۆنفرانسی جەزایر بوو کە لەو کۆنفرانسەدا بڕیاریاندا سنووری نێوان ئێران و عێراقدا بخەن. بۆ یەکەم جار کوردەکانم بینی. ئەو کات لە ڕێکخراوی پزیشکانی بێسنوور بووم. ئەو کاتێ ئاشنایی کوردەکان بوویت، مەسەلەی کورد لەکوێ دیبلۆماسیەت و سیاسەتی فەڕەنسادا بوو. ئایا لێرە گرنگی پێدەدرا؟ ئەو کات کێشەی کورد لە هیچ شوێنێکی دیپلۆماسیەتی فەڕەنسیدا نەبوو جگە لە هەندێک وردە زانیاری لەسەر کورد. بە هیچ شێوەیەک کوردەکانمان نەدەناسی. هەندێک باڵوێز هەبوون کە ئاگاداری کێشەی کورد بوون. یەک لەوانە باڵوێزێک بوو بە ناوی دۆران. ئەو کات دیپلۆماسیەتی فەڕەنسی وها سێری کێشەکانی دەکرد کە دەبێ ڕێزی هێڵەکانی سایکسپیکۆ و عێراق و سووریا و تورکیا بگیرێت. ئابەم شێوەیە بوو. هەڵبەت ئەو کات شتێک نەبوو بە ناوی سیاسەتی کوردی لە دیپلۆماسیەتی فەڕەنسیدا. دیپلۆماسیەت شتێک نییە لە دەرەوەی بڕیارە سیاسیەکان. دیپلۆماتەکان وەکو کەسانی تەکنیکی کارانی باشن گەلێ جاران. بەڵام هەمووی لە استراتیژیەتی سیاسی سەرۆکی وڵاتەوە سەرچاوە دەگرێت. کەواتە ئەو کات بە هیچ شێوەیەک مەسەلەی کورد گرنگی نەبوو. ئەی ئێستا چی گۆڕاوە؟ مەسەلەی کورد چەند بەرەو پێشەوە چووە بە بەراورد بەو کاتە؟ بەڵێ بێگومان پرسی کورد بەرەو پێشەوە چووە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ خەباتی بەردەوامی کوردەکان خۆیان و ئەو پێکدادانەی کە لە نێو ماڵی کورد ڕوویاندا. هەرچەندە شتگەلێکی خەمگینن بەڵام ئەوەش یەک لە هۆکارەکانی ناسینی کورد بووە. هەروەها بەهۆی بەدواداچوون و ئاشنابوونی چەندین ڕێکخراوەی ناحکومی بە کوردەکان بە تایبەت هەردوو ڕێکخراوەی پزیشکانی بێسنوور و پزیشکانی جیهانی. نامەوێ بڵێم تەنیا فەڕەنسیەکان بوون بەڵام فەڕەنسیەکان ڕۆڵێکی گرنگیان هەبوو لەگەڵ چەند ڕێکخراوەیەکی تری نافەڕەنسی. بەڵام لەو سەردەمەدا حەزێک هەبوو بۆ ناسینی کوردەکان چونکە لە ڕووی تیۆریەوە تەنیا لە ڕووی تیۆریەوە کەسانی کراوەتر بوون و زیاتر دموکراتی بوون و شتی تریش. هەروەها خات و دانیێل میتران کە ڕۆڵێکی گرنگی هەبوو بۆ وڵاتەکەمان ئەویش هەروەها وڵاتانی وەک سوید و ئەمریکاش ڕۆڵیان هەبوو. دواتریش چەند شەڕێک ڕوویاندا لە ناوچەکەدا کە کوردیش بە شێوەیەک لە شێوەکان تێوەگلا بەداخەوە. پرسی کورد زۆر بەرەو پێشەوە چوو تا بەمڕۆ دەگا. ئێستا کوردەکان تاکە نەتەوەن کە دژی داعش شەڕەکەن. ئەوان ڕۆژانە و شەڕاکەن. هەروەها لە تورکیا کێشەی کورد بەرەو پێشچوونی بەخۆیە بینیوە. لە دوای ئەو شەڕە ناوخۆیە هەبوو. ماوەیەک باش پێش دەچوو بە تایبەت ئەو کاتەی ئەردۆگان سەردانی دیاربەکری کرد پێشەوەی کە تورکیا بۆ دۆخی ئێستا بکات. وا دەردەکەوێت دیسان دەوڵەتی تورکیا شەڕی ناوخۆ هەڵبگیرسێنێتەوە. ئەو کاتە هیوایەک هەبوو بەڵام بەداخەوە هیوای نەچووە سەر بە تایبەت دوای هاتنی داعش. بەڵام ئێستا ئێمە کێشەی داعشمان هەیە کێشەیەکی یەکجار گەورەیە. بەڵام ئێستا دەبینین کە ڕۆژانە تورکیا ناوچە کوردیەکان لە باکوور بۆمباران دەکات. هەروەها ئەوانەی ڕۆژاواش. بۆمبارانەکان کەم نین زۆر بەرچاون چ لەلایەن داعشەوە چ لەلایەن تورکیاوە. هەروەها ئێستا تورکیا گەڕاوەتەوە بۆ ناو شەڕی ناوخۆ. تورکیا زۆر یارمەتی داعشیدا. ئەو وڵاتە داعشی پڕچە کرد چاوپۆشی کرد لە هاتوچۆکانی داعش چونکە دروستبوونی ئەو زۆنەی کوردەکان لە ڕۆژاوە تورکەکانی ترساند. نەکرد ترساندنی بەڵکو وای کرد کە هێزی سەربازیش لە سنوورەکانیاندا لەگەڵ ڕۆژاوە بجۆڵێنن. ئەو هۆکارانە بوونە هۆیەوە کە تورکیا شەڕی ناوخۆ هەڵبگیرسێنێتەوە. بەڵام کە من دەڵم شەڕی ناوخۆ مەبەستم ئەو شەڕەیە کە دەوڵەتی تورکیا دژ بە کوردەکان دەیکات. کوردەکانی تورکیا بە تایبەت پەکەکە. پێشتر مەترسی لەسەر کوردەکان هەبوو بەڵام ئێستا بەداخەوە ئەو شەڕە لە واقعیدا هەیە. چۆن لە ڕۆژئاوا دەڕوانن؟ وەبزام سەردانیەوێتان کردبوو؟ بەڵێ لە ڕۆژاوا بووم. من ئەمەوێ کوردەکان یەک بگرن. بەبێ یەکگرتنی کوردەکان کوردستانی سەربەخۆ دروست نابێت. ئێمە دەزانین کە پەیوەندی ڕۆژاوا باشوور توکمە نییە. تاو ناتاوە. هەندێک هەفتە باشە هەندێک هەفتە خراپە هەندێک مانگ باشە مانگی دواتر خراپ دەبێت. لە سەروبەندی شەڕەکەی کۆبانێدا شەڕوانانی کورد قارەمانانە شەڕیان کرد. هەروەها چەند کوردێکی عێراق چوونەوێ بۆ یارمەتیدانی براکوردەکانیان.
لە ئەنجامدا کۆبانی سەرکەوت کە ئەمە شتێکی زۆر بایەخدار بوو بەڵام دواترەوە ڕووداوانە کە لەلایەن تورکیاوە دژ بە ڕۆژاوا ئەنجامدران بە تایبەتیش بە بڕیاری سەرۆکی تورکیا ئەردۆغان و هەروەها سەرۆک وەزیران دواتر تورکەکان تێگەیشتن کە ئەوان ناتوانن ڕۆژاوە لە ناو ببن کە ئێستا بەشێکە لە خاکی سووریا بەهۆی گوشاری رووسیاوە تورکەکان تێگەیشتن کە ناتوانن دەست بەسەر ڕۆژاوادا بگرن لەوەش کە پەیوەندی بە پەکەکەوە هەیە من بە هەموو شێوەیە کردەوەکانیوان ئیداناکەم بەهۆی ئەو کردەوە تند و تیژانەی ئەنجامیان دەدا ئەمەش خەباتی سیاسی مەدەنی وە پاش خست لە لای تورکیاوە کوردانی سووریا هەمویان پەکەکەن کە ئەمە بە هیچ شێوەیەک ڕاست نییە بەڵێ ڕاستە بەشێکیان کاریگەری پەکەکان لەسرە بەڵام هەوڵێکی جددی هەیە بۆ کرانەوە و جێگیرکردنی دیموکراتیەت کە زۆر گرنگە لە ڕۆژاوا حکوومەتی خۆجێی دروستکراوە کە تەنیا یەک پارتی تێدا نیە لایەنەکانی تریش بەشدارن و هەروە مەسیحیەکان بەشدارن کەسانی کراوەشی تێدایە ئەوە شتێکی باشە هەروەها سونەکانیشی تێدایە کە ڕازی بوونە بۆ بەشداریە پاش هاتنی داعش وڵاتانی ڕۆژئاوا یارمەتی کوردیاندا ئایا پێت وایە ئەو یارمەتیانە بە جۆرە پێویست بوون؟ وایە ئێمە دەزانین کە بە تایبەت فەڕەنسا و ویلایەتە یەکگرتووەکان یارمەتی کوردیان داوە بەڵام ئەو یارمەتیانە بە گوێرەی پێویست نین کوردەکان لە سەرەتای هاتنی داعش بۆ عێراق دژی دەبابەکان شەڕیان دەکرد هەروەک دەزانن شەڕکردن دژ بۆ چەکانە ئاسان نییە سەرەتا چەکی دژە تانکیان نەبوو یارمەتیماندان بەڵام بە گوێرەی پێویست نەبوو بەڵام ئەمە بۆ خۆشی نییە کوردەکانی سووریا سەرڕای نزیکیان بە پەکە کە کوردەکانی عێراق و ئەوانەی دەوروبەری بارزانی و یەکێتی نیشتمانی جۆرێک لە کراوەییان پێوە دیارە شێوازێک لە کللتوری دیموکراسیەتیان هەیە کە یەکجار گرنگە ئەوە نایانەوێ مزگەوت و دەوڵەتداری تێکەڵ بکەن دەیانەوێت کە ژن ڕۆڵێکی بەرچاوی هەبێ وەکو پیاوەکان هەروەها فرەحیزبی و هەڵبژاردنیش هەیە کەواتە ئێمە زۆر لە یەکتر نزیکی ئەوان هاوڕێمانن ئێمە یارمەتی هاوڕێکانی خۆمان دەدەین یارمەتی دانەکان بە گوێرەی پێویست نین بەڵام یارمەتی هاوڕێکانمان دەدەین لە کاتی ڕاپەڕینی ساڵی 1991 ئێوە لەوێ بوون بۆ یارمەتیدانی کوردەکان دەمەوێت باسی بیرەوەریەکانی خۆتم بۆ بکەیت لەو ڕۆژانەدا هەروەها ڕۆڵی سەرۆک میتران و خاتوو میتران و ئێوە بۆ پاراستنی کورد کە بە شێوەیەکی بەردەوام لەلایەن حکوومەتی ئەو کاتەی عێراقەوە هێرشیان دەکرایە سەر بەڵێ ناوچەی دژەفڕیندانرا ئەوەش وای کرد کە کوردەکان بەرەو پێش بچن چونکە چیتر فڕۆکەکانی حکوومەتی عێراق نەیان دەتوانی بۆمبارانیان بکات ئەوەش یارمەتیەکی گەورە بوو بۆ کوردەکان لەبەر ئەوەی کە کوردەکان بە لێشاو بەرەو سنووری تورکیا دەچوون بەڵام سنوورەکان داخرابوو نیان دەتوانێت بچنە ناو تورکیا لە بارودۆخێکی یەکجار خراپدا بوو هیچ خواردەمەنیەکیان نەبوو ئەو کات بە پەڕەشوت یارمەتیمان بۆ هەڵدەدانە خوارەوە پێم وایە کە ئەو یارمەتیەکی زۆر گرنگ بوو منیش ڕۆڵێکی گرنگم هەبوو بەڵێ من زۆر خۆشحاڵم ئەو کارم کردووە بەڵام دواتر لە بیرمان کرد بەڵام ئێستا دۆخەکە بە تەواوی جیاوازە ئێمە نازانین ئایا سووریا دەمێنێتەوە عێراق دەمێنێتەوە ڕەنگە دووبارە نەخشەکان سەر لە نوێدا بڕێژرێنەوە هیوادارم کە بمبارانکردنی داعش بەردەوامی هەبێت و پێکدادان و تونندوتیژی لە نێوان یەکێتی و پارتی لە نێوان پەکەکە و لایەنەکانی دیکە لە عێراق و لە سووریا نەمێنێت نازانم بڵێم چی خۆ من کورد نیم ڕۆڵی فەڕەنسا چی بوو لە سەپاندنی ناوچەی دژەفڕین بەسەر حکوومەتی ئەو کاتەی عێراقدا فەڕەنسیەکان ڕۆڵێکی گرنگیان هەبوو هەروەک ئینگلیزەکان و ئەمریکیەکانیش کە توانیان ئەو ناوچەیە بسەپێنن بۆ ئەوەی چیتر فڕۆکەکانی عێراق نەتوانن کورد بمباران بکەن ئایا ئەوە یەکەم زار پێشنیازی فەڕەنسا بوو؟ بەڵێ ئەمە پێشنیازی فەڕەنسا و ئینگلیزەکان و ئەمریکیەکان بوو یەکەم جار توانیمان بۆ بڕیارە کۆچبەرەکان بپارێزین بۆ ئەوەی کە ناوچەی سۆڵ دروست بکرێت بۆ گەڕانەوەی کوردەکان بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان ئێمە پێ دەڵێن ڕێگەی سۆزیان ناوچەی سۆز بەتایبەت ئەو کوردانی بەرەو تورکیا دەچوون و تورکیا سنوورەکانی بەڕوودا داخستو بوون ئێمە ئەمانەویست کە کوردەکان لە ماڵی خۆیاندا لە ئاسایشدا بژین ئەوەش بە گوێرە یاسا و ڕێکۆتنە نێودەوڵەتیەکان بوو کە هەموو کەس دەبێ ئاسایشی پارێزراو بێ لە وڵاتی خۆیدا
لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا 25 ساڵ بەسەر دروستکردنی دامەزراوەکانی هەرێمی کوردستاندا تێدەپەڕێت. ئەو ماوەیە چۆن هەڵدەسەنجێنیت؟ بۆ من حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان حکوومەتێکە کە لەسەر بنەمای فرەحیزبی دامەزراوە کە یەکێتی گۆڕان و پارتی تێدا بەشدارن. ئەمە شتێکی باشە، من پشتگیری ئەەکەم. هەروەک دەزانم کورد نیم، بەڵام خەڵک لە هەڵبژاردنەکاندا دەنگ دەدەن. ڕاستە هێشتا خێڵ کاریگەری هەیە لە هەڵبژاردنەکانە، بەڵام دەکرێت ببێتە بناغەی دامەزراندنی دیموکراسیەتێکی ڕاستەقینە. کوردستانی عێراق بە شێوەیەکی بەرچاو پێشکەوتووە، سلێمانی و هەولێر وەکو دوو شاری گەورە پێشکەوتوون. ئەمەش شتێکی خراپ نییە بە بەراورد لەگەڵ بەشەکانی تری عێراق. ئەوە زۆنێکە کە ئاشتی تێدا بەرقەرارە، خەڵک خۆشحاڵە، دەبینین کە ژنیش ئامادەی هەیە، بەڵام بێگومان دەبێ خەباتی ژنان بە چڕوپڕی بەردەوام بێت. بارودۆخێکی باشە لە سلێمانی و دهۆک و هەولێر زانکۆهان بە بەراورد بە پێشەکانی تری عێراق زۆر باشە. هیوادارم کە زیاتر کوردەکان لە وڵاتی خۆیاندا زیاتر بەڕۆی دموکراسیدا بکرێنەوە. بۆ چوونت چییە لەسەر سەربەخۆی کوردستان؟ بەدڵنیاییەوە کوردەکان ڕۆژێک سەربەخۆ دەبن. بەم زوانە؟ نازانم، بەڵام پێم وایە لە بارودۆخی ئێستادا ئاسان نییە پێشبینی بکەیت. ئێستا کوردەکان دەیانەوێت ڕفراندۆم بکەن و سەربەخۆی خۆیان ڕابگەێنن. لەو بارگرژیانەی کە هەیە لە نێوان تورکیا و وڵاتانی دەوروبەری، پرسی عەرەبستانی سعودی و بارگرژی نێوان سونە و شیعەکان، لانی کەم کاتیەوە هاتووە کە کوردستانی عێراق سەربەخۆ بێت. ئەگەری هەیە منیش نازانم، بەڵێ خۆیان دەیانەوێ، مافی خۆیانە. دەزانم کە ئەوە هەڵەی ئێمە بوو، ئێمە بەڵێنماندا، بەڵام دواتر ئاتاتورک هات ئیمپراتۆریەتی عوسمانی هەڵوەشانەوە. ئەڵێنماندا بوو کە دەوڵەتێک هەبێ بۆ کوردەکان. ئێمە قسەکەی خۆمان نەبردە سەر و ئێستاش کوردەکان 40 ملیۆنن یا ڕەنگە 45 ملیۆنیش بن، کە تا ئێستاش پێوڵاتن. پێویستە کە وڵاتێکیان هەبێ، بەڵام کەی منیش نازانم. ئێستا ئایا ئێستا کاتی نییە؟ ڕەنگە ئایا ئەو پرۆسەیە بە خێرایی پێش بکەوێ؟ ئەوە شتێکی ناممکن نییە. پێش سایکس بیکۆ ئێوە بڵێنی کوردستانێکی سەربەخۆتاندا بوو، بەڵام بەڵێنەکەتان نەبردە سەر. بۆچی؟ وایە ئەوە سەدەیەک بەڕێستا بوو، بەڵام بەڵێ لە کۆنفرانسی لۆزان و بەرلین بەڵێنی وادرا بوو. وایە بەڵێنماندا، بەڵام نەمانگەیاندە سەر. ئاتاتورک وتی ئێستا کاتیەوە نییە. خەتای کوردەکان بوو؟ نانا، هی ئاتاتورک بوو. ئەو وتی من دیموکراسیەتدا دەمەزرێنم. ئیتر ئەوە بوو کە دایمەزران سیستەمێکی دانا کە زۆر لە ئیمپراتۆریەتی عوسمانی پێشکەوتووتر بوو. پێم وایە هەڵەیەکی گەورەیان کرد کە سەربەخۆییاندا بە هەموو نەتەوەکان جگە لە کورد. ئەمە هەڵەیەکی مێژووی بوو. زۆر سوپاس.